شێرزاد مام سانی چیرۆکە غەمگین هەیە و بووە قوربانیان ناسنامەخوا لە دەستپێکی ئەمژێ پرسیل و مەژێ خواست بکورتی بەحسی جڤاکە جوهیان لە کوردستانی بکە. جوەکانی کوردستان کۆنترین جالی جوو لە مێژووی هەموو جوەکان جوی کوردستانە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2700 ساڵ لەمەوبەر. نزیکەی 220,000 جوو لە ئیسرائیل هەیە کوردی جوو بە سەدان بە دەیان و سەدان خێزانی جووشێ لە کوردستان سێ جۆر جوو هەیە. جووی ئەوەی کە لە دایک و باوکەوە جووە، ئەوەی کە بە ئەسڵ جووە کە پێی دەگوترێ بنجوو لە دایکی یان لە باوکی جووە، جوێکیش کە لە ئیسرائیل ژیا و لێوێن دەرەکە بە هەر هۆکارێک نەیتوانێت لێوێن دەرێ درێژە بە ژیان بدە گەڕاوەتەوە کوردستان. باشە با بگەڕێنەوە شاڵاوی فەرهود. مەبەستەکەی چی بوو؟ ینی هۆیەکان چی بوون؟ دوای ئەوەی کە هێتلەر هۆڵۆکۆستی دروست کرد بە فتوای مفتی قودس بە هاوکاری مفتی قودس، هەر هەمان پیلان هەبوو کە جووەکان هەموو کۆ بکرێنەوە لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەمیان لەناو بن. ئەوە بوو شاڵاوی فەرهود دەست پێکرا لە ساڵی 48 بە سەدان گویان لە بەغدا کوشت و ماڵ و مولکەکانیان داگیر کرد و ئاگریان تێبەردا و سوێندرا. شاڵاوی فەرهود تەنها دەرکردنی جووەکانی لێ نەکەوتەوە، بەڵکو سڕینەوەی شارستانیەتی هەزاران ساڵی جووەکانی لێکەوتەوە لە عێراق. پاشماوەی جووی کوردستان، جووەکانی کوردستان لە کوێن دەرێنە ماون؟ پاشماوەی کوردە جووەکان کە 70 ساڵە بە شێوەی نهێنی بوو بێتن یان بە شێوەی ئیتیفاق بوو بێتن لە نێوان ژوورمێردێک کە یەک ئیسلام بێ یەک جوو بێ درێژەی پێدراوە. لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان هیچ شارێکی کوردستان نییە گەڕەشی جووەکانی تێدا نەبێ، هیچ گوندێکی یان ناوچەیەکی کوردستان نییە جووی تێدا نەژیا بێ. زۆر ینی بە پێکەوە ژیانێکی زۆر جوان، کەلتورێکی زۆر جوان، کوردی جوو، کوردی ئێزدی، کوردی موسڵمان بێکەوە ژیاون. پاشماوەی جووەکان زۆری ئەو جوانەی کە لە ڕەچەڵک جوونە بە هەزاران خێزان هەنا. من هەمیشە قسەم کردێ گوتومە ئیسلام دینێکی نووە لە بۆ کورد، بەڵام هەر کوردێک بگرە 8 نەوە بگەڕێتەوە دواوە، 8 نۆنەوە بگەڕێتەوە دواویان یان ئێزدی و زەردەشتی بۆیان جوو بووە. کە باسی جوو بکرێت لە عێراق لە هەرێمەکەدا، یعنی یەکسەر ئەوەی بێتە چۆن جوو ئێستا دەتوانێت لە ناو کۆمەڵگایەکی مسلمانە بژیتن و بەردەوامی بە ژیانی خۆی بدا. بارودۆخی ئێوە ینی ئێوەی جووەکانی کوردستان تا چەندێک ئەو ئازادیەتان هەیە لە هەرێم؟ پرسیارەکە جوانە. کوردبی ئەتوو کوردی مسلمان و مسلمانی عرب یا مسلمانی فارس یا مسلمانی تورک لێک جیا بکەوە. کوردی مسلمان بە ئایدۆلۆژی ئیسلام نییە، میلەتێکی بە ئیسلام کراوە. ئەو زۆر جیاوازە لەگەڵ عەرەبێک کە باب و باپیر و ڕەسەڵک و ئەژدادی هەموو بیرت نەچێ ئیسلامی تونندڕێ لە کوردستان سەری هەڵداوە و هەیە. ئیسلامی تونندڕە لە کوردستان وایە هەیە، بەڵام جوو قبول ناکە، ئاینی دیکەش قبول ناکە. دەبیە هۆکارەی بزانی کوردی مسلمانی تونندڕە و ڕادیکاڵی ئیسلامی کوردی بۆچی هەبووە. لەو کاتانەی کە قەیرانی دارایی هەبووە کە وەزعی بارودۆخی ئابووری کورد نالەبار بووە، ئیسلامی سیاسی گەشەی کردیە. بەڵام لەو کاتانەی کە ئەو قۆناغانە تێپەڕیون ئیسلامی سیاسی پوکایتەوە. ئێمە دەتوانین بژین لەبەرەوەی دەزانین کە ئەو کووردە لە ڕابردوو لەگەڵ هەموو ئاینەکان بە تەبایی ژیاوە. ئەو کەسێک کە جیای دەکاتەوە ئیسلامی سیاسی و خەڵکە سیاسیەکەیە ئەفکاری ئیستیرات کراوە. جەنابەت قوربانی ئەوەی کە جووی ئەوەی کە هەوڵی تیرۆرکردنی منیدا کورد نەبوو، ڕەنگە دەستی کوردی تێدا بوو بێ، بەڵام کورد نەبوو. گروپەکەی شێخزانە کورد بوون، من لەگەڵتم، بەڵام من لە تۆ دەپرسم گروپەکەی شێخزانە ئەفکارەکان ئیستیرات کراو بوو یان نا؟ کەی هاتی و بە ئاشکرایی گوتت کە تۆ جوویت و ئیشت کرد؟ من لە ساڵی 1970 یەکەم جار کە پەرتوکەکەی خۆم چاپ کرد، پەیوەندی نێوان کورد و جوو، پەیوەندی نێوان ئیسرائیل و کوردستان، لەو کاتیەوە ناڵم بە ئاشکرا ئیشم کرد، بەڵام باجی ئەوەم دا کە دەستبردن بۆ کەیسێکی وەها ترسناک باجەکەی چی دەبێ. ئیتر لەو کاتیەوە ینی لەوە وەستام کە دەبێ بە شێوازێک ئیش بکەم، ئەو شێوازە لەگەڵ کۆمەڵگاکەی خۆم گونجاو بێ.